و هەر کەسێک ڕێبار بێ هەچی بێتێ بە خۆی لێوە و خی گەورە خێری بنووسێ ئەم کاڵەکەیە پێگەیاندووە و تامی زۆر جیاوازترە. ئەگەرچی ساڵانە جوتیاران لە سەرجەم شارەکان بەرەمەکانیان کە پێدەگات دەیبەنە بازارەکان و ساغی دەکەنەوە بۆ خۆیان، بەڵام لە خوورمات و جوتیارێک جیاواز لەوانی تر هەستاوە بە تەرخانکردنی زەویە کوشت و کاڵەکانی بۆ دروستکردنی بێستان و بەرهمێنانی کاڵێکی دەیم دواترە و کاڵەکە بێ بەرامبەر تەرخان کردو بۆ هاوڵاتیان و هاوڵاتیان دەتوانن لێ ببن. مام عەزیز هاوڵاتیکی قەزای خوورماتووە کە زیاتر لە 80 دۆنم زەوی کشت و کاڵی کردووە بە بێستان و تێدا کاڵێکی دەیمی تێدا ڕواندووە و ئێستا پێگەیشتووە و ئەڵێ ئەمە تەنها بۆ ڕەزامەندی خوا ئەمەم کردووە و هاوڵاتیان ئەتوان ئەوەی کە ڕێبوارە لێرە تێپەڕێت ئەتوانێت بێ بخوات و بەشی خۆشی باتەوە بماڵەوە. من ئێستا خزمێکی مام عەزیزم لایە مەوێت بچمە لای هەندێ زانیاری لێ وەرگرین. سڵاو لێ بێ. باسی هەموو بکە ئەمە چۆن مام عەزیز ئەم بیرۆکەی بوات و ئەمە ماوەی چەندێک سەرقاڵە بم بەرهەمەوە. مام عەزیز لە دوای نەورۆزەوە هەستا بە کێڵانی ئەم زەوێنە 80 دۆنەما و کردێک کارێک دێم بۆ ڕەزامەندی خی گەورە بۆ خێر و خێرات کردی و کەچی هەندێک کەس هەیە بۆ فرۆشتن دەکە ئەم لەبەر ڕازامەندی خی گەورە و هەر کەسێک ڕێبار بێ هەچی بێتێ بە خۆی لێوە و خی گەورە خێری بنووسێ و ئەمیش هەر لەبەر ڕەزابندی و خی گەورەیە. ئەگەرەوان پێ بڵێ ئەم کاڵەکەی کە بەدەستەوەیە ئەمە جیاوازەکەی چیە لەگەڵ ئەو کاڵەکەی کە لە بازارەکاندا ساغ دەکرێتەوە؟ جیاوازەکەی زۆرە. ئەم کاڵەکە تامی زۆر خۆشترە لەوەی کە بە ئاو دەکرێت. ئەمە باران ئەم کاڵەکەیە پێگەیاندووە و تامی زۆر جیاوازترە زۆر جیاوازتر لەو کاڵەکەی کە بە بەراوەکەن و بە مەوادی کیمیایی لێدەن و ئەم کاڵەکە زۆر تامی جیاوازتر لەوەی کە بە ئاو دەکرێت. شوێنەکەیکەوێتە کوێ و ئەو شوێنێک تریشکە ئەو زەوی ترەکەوێتە چ شوێنێک؟ خۆی دوو زەویە زەوێکی هەر لە ڕێگای لەکەوە لە ئەدەی بەرو ڕێی چاڵەدوانە نێزک هەنێ بۆی سانترە و ئەوەکەی ترشی هەر بەرامبەر دوکانەی قومپەڵکە هەر لەو داکۆ نێزگە و ئەویش هەر نێزک جاداکەیە خی گەورە خێری بنووسێ و خی گەورە ڕەحمی لێ بکات دەستی ئەوش خۆش بێ بۆ هاتنتان خۆش بێ. زۆر سپاس ئەزیزی. ئەمە لەگەڵ مام عەزیزا قسەمان کرد ئەوڵێ جگە لەما لە داهاتوودا هەوڵەدەم بەرهەمی جیاوازتر جگە لەم کاڵەکە بەرهەم بێنن بۆ ئەوەی ئەوانی کە لێرەوە تێپەڕن خەڵکی ناوچەکە بەگشتی سوودمەند من لێ ئەوڵێ من کارەکەم تەنها بۆ خی ڕەزامەندی خی گەورەیە و هیچ سوودێکی لێ نابینم تەنانەت جگە لەو لێ ناخوا و لێشی نافرۆشێت.